لە یاریەکانی هەفتەی هەشتەمی خولی ناوی کوردستانیانەی هەندرێن میوانداریانەی سۆرانی کرد و یاریەکەی لێبردە و یەکەم سەرکەوتنی خۆی لە مۆرزەی خولی ناوی کوردستان دەستەبەر کرد. یاریەکانی هەفتەی هەشتەمی خولی ناوی کوردستان یانەی هەندرێن میوانداری سۆرانی کرد. یاریزانانی هەندرێن پەرۆشی یەکەم سەرکەوتن بوون لە خولەکە، بۆیە دەستپێکێکی هەڕەشە ئامێزیان هەبوو بۆ سۆرانی میوانیان. دوای لە دەستدانی زنجیرە دەرفەتێک لە هێرشێکدا لە ناوەڕاستی نیوەی یەکەم، دوای ئەوەی جارێک ستون و جارێک گۆڵپارێزی سۆران بوونە ڕێگر بۆ گۆڵ. دوجار حوسێن ئیبراهیم توانی گۆڵ یەکەم بۆ هەندرێن تۆمار بکات. هەندرێن بە تەواوەتی بە هێرشبردنەوە یاری دەکرد، سۆرانیش لەم گێمە دەستەوەستان بوو. لا نیوەی دووەم یاریەکە یاریزانانی سۆران دەستیان بەکاردانەوە کرد و ناوە بەناوە خۆیان لە گۆڵی هەندرێن نزیک دەکردەوە. یاریزانانی هەندرێنیش بە هێرشاڵگەڕاوە خێراکان وەڵامیان دەدانەوە. سۆران لەم دەرفەتە زۆر نزیک بوو لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام ستون بربەستی سەرەکی بوو. دوای ئەوەی ڕاهێنەری هەندرێن دڵشاد مەعروف بۆی دەرکەوت یاریزانانی سۆران توانای گۆڵتۆمارکردنیان نییە بە زیادکردنی دوو هێرشبەر لە پێکاتەکەی. نیازی گۆڵی دووەم و یەکلاکردنەوەی یاریەکەی هەبوو، بەڵام سەرجەم دەرفەتەکانیان بە ئاسانی لەدەستدا. یاریەکە بە سوودی هەندرێن بە کۆتە هات بە تاکە گۆڵێکی بێوەڵام. ئێمە باش خۆمان بۆ یاری ئامادە کرد بوو، بۆ سێ خاڵ یاریەکە شاد بووین، ئەنجامی ڕابدوشمان باش بوون، بەڵام لەم یاریەدا لە سەرەتاکان ئێمە گۆڵێکمان خواردەمەوە شوای کرد لە جەوی یاریەکە بچینە دەرەوە. لە جێمی دووەم ئێمە فرسەی زۆرمان هەبوو دەماتوانی گۆڵی تعادل بین و هەر بەلایانی کەم، بەڵام سوپاس بخوا ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو خەرەبی ئەنجامە دەکەین و سێ خاڵ یاریەکەمان بەدەستدێنین. دەستخۆشی یەکەم جار لە کادر دەکەینەوە، خۆ دەزانی یەکەم فۆزە لە مەلعەبی خۆمان چەندگەمەیە تعادلمان کرد، یەکەمە تۆڕەمانەوە زۆر دەستخۆشی دەکەین بە یارچی خۆمانەوە، زۆر جار ئامادەمان کرد بوو خۆمانەوە حتا بەس بیبینەوە ئەم گەمەیە زۆر پێویست بوو ئەم گەمەیە بیبینەوە. یانەی هەندرێن بە کۆکردنەوەی حەوت خاڵ یەک خانە هاتە پێش و پلەی دێمی گرت. یانەی سۆرانیش یەک پلە دابەزی و بە 12 خاڵ هاتە خانەی چوارەم. یانەی هەندرێن دوای 8 یاری لە یاریەکانی خولی ناوی کوردستان یەکەم سەرکەوتنی لە نێو یاریگای خۆی و لە بەردەم هەندەرانی سۆران بەدەستێنا. یاریگاکانی هەولێریش بۆ یانەی سۆران بۆتە کۆسپی بەدەستێنانی خاڵەکان. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.